نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآني في روزة أي فرميو باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وخرابترين ريقا وريباز هر ريقا ڕێباز و ڕێچکانێکە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. هەر لادانێک لەو ڕێبازە مبارەکە، هەر پێچەوانەبوونێک بۆ ئەو ڕێبازە بەڕاستی بەڕێزان نەکبەتیە، قوربەسەریە، سەرشۆڕیە بۆ ئەوانەی کە ئەو ڕێبازانەیان داناوە، بۆ ئەوانەشی کە شوێنی ئەو ڕێبازانە ئەکەون. ئەمە لە دنیا، لە قیامەتیشا پەشیمانیە، لە قیامەتیشا جەهەنەمە و ئاگری دۆزەخە. بۆیە هەتا پێتان ئەکرێ خۆشەویستەکانم، هەتا پێتان ئەکرێ شانازی تەنها بەخوا و پێغەمبەرەکەیەوە بکەن. قەت شەخصپەرست مەبن، تەنها خواپەرست بن. قەت هیچ کەسێکتان لا گەورە نەبێ کە لەبەر خاتری ئەو کەسە فەرمایشتەکانی خوا و پێغەمبەری خوا پشتگوێ بخەن. ئامان قیامەت زۆر زۆر خەتەرە. لە قیامەتە خوای پەروەردگار ئەفەرمێ یەومە لا ينفع مال ولا بنون، يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. سورة شعراء آياتي 88 خواهي پروردگار أفرمي للروجي قيامتا والله پارسو دينية، والله كرو إيتر أويشي وكو كروابي حماية وعشرة بنمالو نازانم تشي أوانيك خلق أمروشا نازيب يواكا لا ينقرانو ئەوانەی هەوادار و نازانم چی و ئەو هەموو ناو و ناتۆرانە کە خەڵک ناوێتی لە شوێنکەوتۆکانی خۆی یان لەوانەی کە دیفاعیان لێەکە، هیچی ئەوانە سوودیان نییە. واللهی هیچیان بالعکس بارد گرانەکەن، بارد قورسەکەن. ئەوەی کە سوودی هەیە بۆ تۆ لەو ڕۆژە تەنها و تەنها ئەوەیە بێیتەوە بۆ لای خوای پەروەردگار و دڵت سەلیم بێ، دڵت ساغ بێ، بەس خوای تیا بێ و ڕێبازی پێغەمبەری تیا بێ. شانازیکردن بە هەر ڕێبازێکەوە واللهی لە دنیا زەلیل تەکا و لە قیامەتیشا ڕوو ڕۆژ تەکا. تۆ هەموو ئەوانەی کە هەن لە مال و لە بەنون هەمووی ئەڕاو نامێنێ لەو ڕۆژە، بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە دڵێکی ساغە کە لەگەڵ تا دێتە ناو قەبرەکەت. ئەم نەسیحەتە کە من بۆ ئێوە ئەیکەم زۆر جاریش کردووەمە. ئیتر لە قیامەتە حوجەیە بەدەستانەوە، هیچ مەجالێکی تیا نییە بڵێن وەڵڵاهی نەمانزانی خوایە، بۆیە ئێمە شوێنی ڕێبازی فڵان و فڵان کەوتی، بۆیە شانازیمانە کرد بە ڕێبازی فڵان و فیسانەوە، ئاخر ئێمە نەمانزانی. ئەی پێتان ئەوتێ ئاخر هەموو تارێکی جمعە سەرەتاکەی بۆ دەستی پێنە ئەکرد، تۆش دائەنشتی گوێتەگرت. آخر بۆچی تێنە ئەگەیشتی؟ ئەی بۆچی بچووکترین هەناسەیە کە بدرایە ئەتزانی بۆ چییە و مەبەستی چییە و لەبەر خاتر چییە و بۆیە و ئەمانە و ئەنواع تەفسیراتت ئەکرد. وەک محەللی سیاسی دائەنشتی قسەکانت وردە وردە تەفسیرە کرد، پشت قسەکانت ئەخوێندەوە، بەڵام هەموو جارێ بە سەریح ئەیخستە ناو دەست پێتێوت هیچ ڕێبازێ سوودی نییە بۆ تۆ ئیلا ڕێبازی پێغەمبەر نەبێ، و هیچ کتێبێ ڕێپیشاندەر نییە ئیلا کتێبی خوا نەبێ، بەڵام تۆ هەر ئەڕۆیت بە پێچەوانەوە لە تەلەڤیزۆن، لە
مۆبایل لە هەموو شوێنێک شانازیت بە ڕێبازی غەیری خواواک غەیری پێغەمبەری خواواکە صلی الله عليه وسلم. بۆیە بەڕێزان دڵ زۆر زۆر گرنگە، گرنگیدانت بە دڵت کە شوێنی نەزەری خوایە، واللهی شوێنی تەماشاکردنی خوا لە گیانی ئینسانە تەنها دڵە. ناتوانانی خوا بخەڵەتێنی بێی لەیرە سوجدەی بۆ ببەی دڵت لە شوێنێتر بێ. خوا سێر دڵتەکە. ئەگەر کەلپەلێکی قورئانیت کردوێتە بەر، خوا سێر دڵتەکە. ئەگەر گشت مانگێ دوو جار بچی بۆ عمرە و لە کاتی حەجیشا بچی حەج بکەی، خوا سێر دڵتەکە. ئیتر خۆ خەڵەتاندنە. پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله لا ينظر إلى صوركم، خوای تعالی سەیری وێنەکانتان ناکات. ويعني وێنە مەبەستەوەیە شقل و شێوازت بە هەموو شێوازەکانی، هەر لە جسمت، هەر لە باڵات، هەر لە کەلوپەلت، هەر لە چی شوێنێکای، ئەمانە يعني مەبەستیەوەیە دڵت لەوێ نەبێ و بەڵام جەستت لەوێ بێ. و ئەموالیکم، خوای تعالی سەیری پارە و پول و سەیارەی ئاخر مۆدێل و نازانم چی ئەمانە ناکات، بەڵکو خوای تعالی سەیری ينظر إلى قلوبكم وأعمالكم، خوای تعالی سەیری کردەوە و عەمەلەکانتەکە، عفوا سەیری دڵ و کردەوەکانتەکە. دڵ ئەساسە ئەم جا کردەوە، ئەگەر دڵ لەگەڵ کردەوەیە یەکی نەگرت قیمەتی نییە. ئەوەنە ڕیژدانە، ئەوەنە ڕیژدانە سوودی. واللهی وەکو وتم گشت مانگێک دوو جار بچۆ بۆ عمرە سوودی نییە. لەوێ لە سوجدەیە بمری لە ناو مزگەوتا، بەڵام دڵت لە شوێنی تر بێ سوودی نییە. ئیتر ئاگات لە خۆت بێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ لە حەدیثێکا درێژە و ئەمە کورتەکەیەتی، ئەفەرمێ ئەلا وإن في الجسد مضغة، لەناو جەسەدی ئینسانە پارچەیەکەیە، پارچە گۆشتێکەیە، إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. ئەو پارچە گۆشتە چاک بێ هەموو لاشت چاک، ئەو پارچە گۆشتە خراپ بێ هەموو لاشت خراپە. ئیمامی مسلم و ئیمامی بوخاری گەڕن و بوخاری 52 مسلمیش 1599. کەوا بۆ خۆشەویستەکانم دڵی پاک چییە؟ دڵی پاک ئەو دڵەیە کە هاوبەش بۆ خوا بڕیار نەدا. هەزار جار لەم شوێنەوە وتمانە هاوبەش بڕیاردان تەنها و تەنها ئەوە نییە تۆ بڕۆی سوجدە بۆ غەیری خوا بۆی. هاوبەش بڕیاردان بەس ئەوە نییە تۆ هاوار نەکەیتە خوا یان لەگەڵ خوایە هاوار بکەیتە شتێکی تر، تەنها ئەوە نییە، ئەوە بەشێکە، بەشێکی گەورەی ئەوەیە. بەڵام هاوبەش بڕیاردان ئەوەیە تۆ لەگەڵ خوایە قەناعەتت وا بێ یەکێکی تر ڕزقتەدا، قەناعەتت وا بێ کە ئەم دنیایە ئەم ئەرزە بەدەستی کەسێکی تری شوەیە، کاکە خەڵکانێکی تری شەریکی خوان. بۆیە تو ئەبێ زەمیری خۆت بفرۆشی، دینی خۆت بفرۆشی لەبەر خاتر پارە، لەبەر خاتر منصب، لەبەر خاتر چی و چی و چی و چی. ئەوە شیرکە، والله شرکی گەورەیە. والله إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك. خوای تعالی لەوەش قەت خۆش نابێ کەوا شەریکی بۆ قەرار دەی، بەڵام لە غەیری ئەوە هەر گوناحێکی تر لەوانەیە خوای تعالی لێت خۆش ببێ. بۆیە دڵی پاک ئەو دڵەیە کە شەریک قەراردانی تیان نەبێ بۆ خوای پەروەردگار، و دڵێکە کە دووڕوویی تیان نەبێ، دووڕووی تیان نەبێ، یەک ڕوو منافقی تیان نەبێ. إن المنافقين في الدرك الأسفل من النار. والله منافق كان لجيروي آقري جهنم، هل لجيري كافر كانيش. والله دوروي لدين إسلاما لكفر خرابتره، للشرك خرابتره. شو كتبانت خلق خلط يعني وجيري شتشتكي ترى. أويا كشريك بخوا قران ندي لنا ودلتا الشرك نبي، لنا ودلتا دوروي نبي، نناو دڵتا کینەت نەبێ بەرامبەر بە مسلمان. برا مسلمانەکەت کە لەگەڵتایە لە ناو مزگەوتا ئەمە بەی بەسەر هەرچی ئەو شەلاتی و سەرسەریانە هەیە کە لە دەرەوەن و نوێژ ناکەن و خوا ناناسن. ئەمە لەلاتنەوە مهمتر بێ، نەوەک بەس تەنها لە نوێژە لەقەی ئەمابی و قینیشی لێ هەڵگری، بەڵام لە دەرەوە های لەگەڵ هەموو خراپەکاریەکە. هەروەها بڕێزان حسودی لەناو دڵتا نەبێ بەرامبەر بە هیچ ئیماندارێک. هەروەها لوت بەرزیت نەبێ، ئەو کەسانەی لوتیان بەرزە واللهی لوتیان ئەشکێ.
پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر کەسێک یەک زەڕە کبر لە دڵیا بێ ناچێتە بەهەشتەوە. ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة يك مثقال ذرة من كبر. خۆشەویستی دنیا زاڵ نەبێ بەسەرتا، دنیا باشە، هەمومان هاي لە دنیای ئەژین، کەس نەیوتوە واز لە دنیا بێنە، بەڵام نەک بیکەیتە قوربانی بیدەیتە سەر قیامەتەوە و قیامەت بکەیتە قوربانی دنیا. دنیا دەرگینیەکە بەس تەنها مەرحەلەیەکە قۆناغێکە تێ ئەپەڕی بەسەری ئەوڕێی بۆ قیامەت. قاعەیەکی ئیمتیحانە لە ژیانتا تۆ لە ئیمتیحانە 2 ساعاتی هەی، بەڵام عمرت لەوانەیە 65 ساڵ بێ بە حەسابی کە چەند ساعاتەکە، بەڵام ئیمتیحانەکە 2 ساعات. دنیا لە چاو قیامەتە زۆر بچووکە، نابێت دنیا قیامەتت لەبیر بواتەوە لە هیچ لەحظەیەکە و هەروەها دڵت پاک ببێتەوە لە هەموو ئارەزوویەک کە دژی قورئانەکەی خوای پەروەردگارە و سونەتەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. داوام لە ئەڵڵایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، دامەزراومان بکە، دڵمان پاک کاتەوە لە بەڵاو موسیبەتی ئەم دنیایە بمان پارێزی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی، یا ڕەبی خوایە هەندێک مسلمان داوای دوعای خێریان لێکردین، نەخۆشیان هەیە، نەخۆشیەکەی سەختە و ناڕەحەتە، یا ڕەبی خوایە شیفای بدەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت هەندێک بەڕێز داوایان لێ کردوین، ئێمە دوعایان بۆ بکەین، کێشەیان هەیە، مەشاکلیان هەیە، خوایە کێشەکانیان بۆ چارەسەر بکەی، خوایە ئەوەی ئیشی نییە، خوایە ڕەحمی پێ بکەیت و کاری بۆ ئاسان بکەی، ئەوەی نەدارە خوایە یا ڕەبی ئەوەی قەرزارە خوایە بۆیان ئاسان کە بتوانن بیدەنەوە. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت، بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت هەر گەنجێک حەسەکە لە ژیانی هاوسەرگیری خوایە بۆی ئاسان بکەی. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستانی ئێمە و هەموو وڵاتانی ئیسلامیش یا ڕەبی لە بەڵاو موسیبەت بە دوور بگری. یا ڕەبی خوایە لە دەستی زاڵم بمان پارێزی، یا ڕەبی خوایە دووبەرەکی و تایفەگەری لەناو وڵاتمانە نەیەڵی یا ڕەب العالەمین. آمین آمین. آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. برایانی عزیز، علاماتی چاکبوونی دڵی ئینسان کە دڵێکی سەلیمت هەیە علاماتی هەیە، نیشانەی هەیە، نیشانەی زۆرە. من إن شاء الله ئەگەر خوای پەروەردگار یارمەتیمان بدا دانە دانە نیشانەکانی عەرزتانەکەم بۆ بۆتانی ڕوونەکەمەوە، بەڵام یەکەمەکەی ئەمڕۆ عەرزتانەکەم لە وتاری دۆممانە ئەویش ئەوەیەکەوە ئەبێ خوات خۆش بوێ. هەر کەسێ سەیری دڵی خۆی بکا ئێستا لەناو ئەم مەجلیسە و هەر کەسێکیش گوێی لە وتارە ئەبێ سەیری دڵی خۆی بکا بزانم ئایا خوای خۆشەوێ. والذین آمنوا أشد حبا لله، بزانم خوات خۆشەوێ، بزانم ئایا هیچ کەسێکەیە لە ناو دڵتا خۆشەویستیەکەی بگاتە خۆشەویستی خوات، تەنانەت پێغەمبەریش صلی الله عليه وسلم لەبەر خاتری خواتەوە خۆشت گەرەکە، تەنانەت پێغەمبەر یعنی هیچی تیا ئەمێنە کە منوتم پێغەمبەر، تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە تۆ شایەتمانەکەت قبول نییە حتا نەڵێ وأشهد أن محمدا رسول الله، تۆ شایەتیت داوە کە محەممەد پەیامبەری خوایە، ئەو شایەتیەت قبول نییە ئەگەر نەیڵێ، ئیمانەکەت قبول نییە ئەگەر نەیڵێ، لەگەڵ ئەوەیە ئەو رسول الله ئەو محەممەد المستەفا ئەبێ لە ناو دڵتا خۆشەویست بێ لەبەر خاتری خوا. تۆ لە سوپاسی خوا ئەکەی کە خوا محەممەدی بۆ تۆ ناردووە صلی الله عليه وسلم. ئیتر هەموو شتەکانی تریش هەر کەسێک ئەگەر ڕێبازەکەی خوا و پێغەمبەرەکەی گرتە بێ لە ناو دڵتا ئەبێ خۆشەویست، ئەبێ خۆشەویست بێ. هەر کەسێک لە ڕێبازەکەی خوا و پێغەمبەری خوا لای دابێ ئەبێ خۆشت نەوێ. والله ئەمە دینە، والله ئەمە وەلاء و بەراءە، والله ئیسلام وای فێر کردوین، والله ئەو قورئانە کە تۆ بە مبارەکی ئەزانی لە ماڵەکە تا خستەتە شوێنێکی بەرز وای پێت فەرمووە، ئەفەرمێ ئەبێت تۆ خوا و پێغەمبەری خوا و ئەوەی شوێنی خوا و پێغەمبەری خوا بکەوێ ئەبێ خۆشت بوێ. و ئەوەشی کە شەیطانە و
يعني إبليس أوشي كالقل شيطانايو هاوري الشيطانو يا دجايتي برنامجي خواو بيغمري خوا أكاو يان الريبازي كي تري قلتو جقل الريبازي خواو بيغمري خوا أبي تخشت النبي أما أساس برا كان أما سيدي ناو ضل خلان كين فحسي ضل مان بكي إتر شكل وشيا من خلق بيني الرجو قلتوها بردوان بالرجو هو حتى زي تربوا وتيتي والله من بو الرجو خلق نڵێ بە ڕۆژۆنێ لەبەر خاتر خەڵک نامە ڕۆژوو کابرا ڕیش و سەری سپی بووە لەوە چێ 50 ساڵە بە ڕۆژوو بێ بەڵام ئەڵێم لەبەر خەڵکەوی ڕاستەکە ڕێک ناو دڵ خۆی باس کرد ئەوە کەشفە ئەوە کەشفە بێ لەوێ کەشفە بێ کە ڕێک ناو دڵەکەی دەرکەوت بۆ خەڵک ئیتر سیرکەن ئیتر هەموو شتەکانی تر عیبادەتەکانی تر بەوە نییە کابرا شکل و شێوەی شتێک دەرخاو بەڵام ناخی شتێکی ترە دڵەکە ناو دڵەکە حەساوە إن الله وملائكته يصلون على النبي